بەخێر بێ کاک سامان. زۆر سپاس نازانی خان. خوا بەخێر بێ. کاک سامان چی شەکەی؟ من خەریکی شعر و نووسینەکانم. باشە لە پاڵ نووسینە هیچ ئیشت کە ناکەی؟ جار جار کاری کرێکاری دەکەم. ئیش هەیە؟ باشە ئەلحەمدوللا. ئەدی هاوسەرەکەت چی شەکە؟ ژنی ماڵەوەیە. کاک سامان کرێچیت؟ بەداخەوە بڵێ. کەواتە باری ئابووریت باش نییە. بڵێ. زۆر بەداخەوە. کاک سامان قسەکت پێ دەڵێم بەس عاجز مەبە. فەرموو نازانی خان. شعرەکانت هیچ بنەمایەکی شعری تێدا نییە. تەنیا چەند قسەیە کە ڕیزت کردیە. ئەو جەبەجێ منەکەی لەو بەرژەوەندی تومە بڕۆ هیچی بکار و کاسبی خۆت کە باشترە چونکە بەڕاستی شعر پیشەی تو نییە. ئەی من شعرەکانم چی دەکەم؟ کوڕم ئەوە پێتەڵێم ئاخر شعر نییە بە دوو ئیش و شتی خۆت بکەی باشترە ئەوە پیشەی تو نییە. بیخۆ کوڕم. ناخۆم. بیخۆ باش ڕووبەکەت بدەمێت چابیەوە. ناخۆم دایە دڵم هیچ نابە. هەی هاوبەر دومرە خۆ باشە؟ نا دێی ناخۆم. کوڕم. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام. چیتە؟ هیچم نییە ژنەکە. ئەمانەت بینیوە. خاتو نازەنین منی لەو خەوە بە خەبەر هێنا. خەوی چی؟ من شاعر نیم. من ناتوانم شعر بنووسم. بۆیە سوپاس یەکەم کە منی بە خەبەر هێنا. لەم ڕۆوە بڕیارە دەم بۆ خێزانەکەی خۆم بژیم. بۆ ئێوە بژیم. نامەوێت چیتر بە زۆر شعر بنووسم. خۆم بە شعرا هەڵواسم. وەرە شێرەکەم وەرە. باوکە. بە قوربانت بم. ڕۆحەکەی باوکە. خۆشم دوی باوکە. کورە جەرگی خۆمی. باشترین بڕیارت داوە. باوکە لە ماوەی دووە ئیشی دەکەی بۆ من؟ ئەی ڕۆحی باوکە بە سەرچاو. ژنەکە لەم ڕۆوە ئیتر سامانێکی تر ئەبینیت. ئەو سامانەی جاران نەما. الحەمدولیلا شکر بۆ خوای گەورە. کورە بە قوربانتان بم. باشە باش ئەتو کو زادیوەت هەیە بەم بڵێن و سەرنی. وەچی پێم گوتی ئەتو هیچ لە تەکنیک و ڕێساکان و ڕۆمان نازانی. جارێ پێم بڵێ چەند ڕۆمان خوێندیتەوە؟ چەند ڕۆمان خوێنیتەوە من؟ کوڕم شتەکت پێ بڵێم لۆ ئەوەی ڕستەیەک بنووسی پێویستت بە خوێندنەوەی چەندەها ڕۆمان هەیە. ناوەڵا مەسەلەکە ئەوە نییە. ئێوەی پیر هەمیشە ڕێگرن لە بەرامبەر گەنجەکاندا. دائیم خەونەکانی مەدەکوژن. نا ئەتو هەڵەی ئەوە ڕاستیەکەیە. باشە لۆ ئەگەر کەسێک قسەی ڕاستیمان پێ بڵێ ئێمە بە دژمنی خۆمان سەیریەکەین. ئێستا پێم بڵێ ڕۆمانەکەم لە چاپ دەکەن؟ بەداخەوە نەخێر.